ئێزیدەکان بەهۆی جیاوازی بیرروباوەڕی ئاینیان و وە کوردبوونیان چەندین جار بە شاڵای کۆمەڵکوژی کەوتن. بێگومان ئەو نەهامەتیانی کە بەسەر ئێزیدەکان هاتووە لە ژیان و لە موزیکیانە ڕەنگی داوەتەوە. بۆ نمونەگە سەرنجێکی لاوکەکانیان بین ئەبینین بەشێکی زۆری ئەو ڕووداوانی تێدا تۆمار کراوە کە لێرە داتوانین بڵین لاوکەکان گرنگیەکی زۆری هەم موزیکی هەیە هەم مێژووی هەیە، چونکە بە شێوەیەکی زارەکینەوە دوایینەوە گواستراوەتەوە. ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە کە کۆمەڵکوژی ئێزیدیەکان بە تەنیا لەلایەن بێگانەکانەوە ئەنجام نەدراوە، بەڵکو بەشێکی ئەو کۆمەڵکوژیانە کورد خۆی بەشێک بۆ تێدا لە قۆناغە جیاوازە مێژوویەکاندا ئەنجا ئەم بەشداریکردنە ڕاستەوخۆ بوو بە یاخۆت ناڕاستەوخۆ. لە دوای هاتنی سوپای ئیسلام بۆ کوردستان و ناوچەکە ئێزیدیەکان ماوەیەک توانیانە بە ئارامی بژین لە بەرامبەردا باج و سەرانیان داوە بۆی لەسەر دینی خۆیان بمێنەوە. بەڵام لە دوای هاتنی دەسەڵاتە جیاوازە ئیسلامیەکان و بەتایبەت لە سەردەمی فەرمانڕەوایی عوسمانیەکان و سەفەویەکاندا ئەم ئارامیە بەردەوامی نەبوو، بەڵکو بەردەوام بەرشاڵاوی کۆمەڵکوژی کەوتون. هەروەها میرنشینە کوردەکان لەو قۆناغەدا بەتایبەت لە سەردەمی میرنشینی بۆتان و میرنشینی ئەردەڵان و میرنشینی سۆران لەلایەن میرەکانیانەوە چەندین جار شاڵاوی کۆمەڵکوژی بەرامبەر بە ئێزیدەکان ئەنجام دراوە. بۆ نمونە عەلی سەید بەگ یەکێکە لە میرەکانی میرنشینی بۆتان لەگەڵ میر بەدرخان بەگ لە دوو قۆناغی جیاوازدا کۆمەڵکوژی ئێزیدەکانیان ئەنجام داوە. هەروەها خان ئەحمەد خان میرنشینی ئەردەڵان بە هەمان شێوە. گەورەترین کۆمەڵکوژی کە لەلایەن میرە کوردەکانەوە ئەنجام درابێ لەسەر دەرسی میر محەممەد بیری میرنشینی سۆران بووە کە بە هاوکاری سوپای عوسمانی و بە هاوکاری هۆزە موسڵمانەکانی ناوچەکە هێرشێکی فراوان ئەکاتە سەر ناوچەی شەنگال و کۆمەڵکوژێکی گەورە لەو ناوچەیە ئەنجام دەدا. بەشێکی زۆری و ئێزیدیانی کە لەو ناوچەیان هەڵدێن بەرەو چیای شەنگال و هەندێکیان بەرەو مووسڵ هەڵدێن. ئەوانی کە بەرەو مووسڵ هەڵدێن لەبەر هەر هۆکارێک بێ ناتوانن بچنە شاری مووسڵەوە. میر محەممەد دەگاتە سەریان و هەمویان لەو ناوچەیە کۆمەڵکوژەکە. بۆیە ئەوەی کە گرنگە ئاماژی پێ بکەین ئەوەیە کە لە ئەم کۆمەڵکوژیانە سەرجەمی لە ژێر ناوی ئیسلامدا کراوە بە فەتوای پیاوانی ئاینی کە خوێنیان هەڵاڵ کراوە، ماڵ و سامانیان تاڵان کراوە و مناڵەکان و ژنەکانیان وەکو سەبایە لە بازاڕەکانە کڕین و فرۆشتنیان پێوە کراوە. ئێزیدەکان خۆیان دەڵێن 74 جار فەرمانی کۆمەڵکوژیمان بەسەردا کراوە، بەڵام بەگەڕانەوە بۆ سەرچاو مێژوویەکانە بینین کە زیاتر لە 200 جار کۆمەڵکوژی کراون. سەرڕای و هەموو نەهامەتی کە بەسەر ئێزیدەکانە هاتووە، بەڵام ئێزیدەکان توانیویانە فەرهەنگی خۆیان، زمانی خۆیان و ئاینی خۆیان وەکو کورد بپارێزن و ئەمەش هۆکارێک بۆ بۆمانەوەیان هەتاوەکو ئێستا.